بهار قوت به سروک وزیر عراقی علی زیدی دچه انقره هفدیتنه کی گرینگ دکه د درباره به هفدیتنه دج عالی عراقی و چه آگاهی هنه مواجهشته بگرن زۆر باشە بەڵێ سڵاوتان لەبێت ماوەیەکە سەرۆکوەزیرانی عراق علی زەیدی کۆمەڵێک یاخود زنجیرێک لە سەردانی بۆ وڵاتە جیاوازەکانی دنیا دەست پێ کردووە کە هەریەک لەگەڵ بەرپرسانی باڵای وڵاتانە کۆ دەبێتەوە بۆ تاوتێکردنی کۆمەڵێک پرس و بابەت و ئەجەدای گرنگ لە نێوان هەرێک لە عراق و ئەو وڵاتانە سەرەتا علی زەیدی سەردانی وڵاتی واشنتۆنی کردو دواتر تاران و کە لەگەڵ بەرپرسی باڵای هەرێک لە وڵاتانە کۆ بووە بۆ تاوتێکردنی چەند پرسێکی گرنگ کە ڕەبت و یاخود پەیوەندی هەبوو بە هەرێک لە وڵاتی عراق و ئەو وڵاتانەوە ئەمڕۆ سەرۆکوەزیرانی عراق بە دوو شاند هەڵبەت دوو لە شاندەکە کە یەکێکیان عراق بوو یەکێکیان هی نوێنەری هەرێمی کوردستان بوو کە دوو نوێنەری هەرێمی کوردستانی تێدا بوو سەردانی تورکیای کرد کە بۆ تاوتێکردنی هەندێک لە پرسی گرنگە سەبارەت بەو پرسانی کە باسی دەکەن لەگەڵ سەرۆک و هەروەها بەرپرسانی باڵای تورکیا ڕێڕەوی گەشەپێدانە کە ئەمە پرسێکی زۆر گرنگە تاوتوێی دەکەن بە تایبەت کە پەیوەندی ئاڵگۆڕی بازرگانی لە نێوان عراق و هەروەها تورکیادا بۆی زیاتر پتەویکەن و بتوانن لە داهاتوودا درێژە بەکاری بازرگانی و هاوردە و هەناردە بکەن و ساڵانە لە نێوان عراق و هەروەها تورکیادا ئەو ئاڵگۆڕە بازرگانی هەیە زیاتر لە 20 ملیار دینارە ئێستا دەیانەوێت ئەمە زیاتر بەرەو پێشەوە بدەن و بتوانن زیاتر ئاڵگۆڕی بکەن سەبارەت بە پرسی ئاوە سەرچاوە ئاویەکانە کە ئەمەش جارێکی دیکە گفتوگوی گرنگی تێدا دەکەن و دەیانەوێت ئەو کێشە و گرفتانە یاخود هەبووە کاریگەری لەسەر پرسی ئاو نەکەن و هەروەها سەبارەت بە وزە و سوتەمەنیەکان بە شێوەیەکی گشتی لە کۆبوونەوەکاندا درێژە دەکێشێت ئەم بابەتە و باز لەو پرسانش دەکرێت سەبارەت بە با بڵین ئەوەی کە ئەو کەسانی کە بەشدارن لەگەڵ علی زەیدی کە کێن و لەگەڵ بەرپرسانی باڵای تورکیا کۆ دەبنەوە کە ئەویش وەزیری دارایی و وەزیری نەوت و وەزیری گواستنەوە و وەزیری بازرگانی و هەروەها لەگەڵ پارێزگاری کەرکووکە لەگەڵ هەندێک لە بەرپرسانی با بڵین فەرماندەیی هێزە سەربازەکانی عراق کە بەشدارن لە شاندەکە و کۆبوونەوەکەی سەرۆکوەزیرانی عراق لەگەڵ بەرپرسانی باڵای تورکیا هەڵبەت لە دوای ئەوەی کە علی زەیدی لەگەڵ بەرپرسانی باڵای تورکیا لەسەر ئەم پرس و بابەتانە کۆبووەوە دواتر دەچێتە وڵاتی سعودیا بۆ باسکردن و هەروەها گفتوگۆکردن سەبارەت بە هەندێک لە پرسی گرنگ کە ئەوش بە هەمان شێوە بابەتی بازرگانی و هەروەها سوتەمەنی و وزە و ئیمزاکردن و یاخود واژەکردنی چەند ڕێککەوتنامەیەکە لەگەڵ بەرپرسانی باڵای سعودیا ئەمانە هەمووی لە پلان و ئەجێندای پرۆتۆکۆڵی علی زەیدیە سەرۆکوەزیرانی عراقدا کە دەیەوێت لەم درێژەی سەردانی بۆ وڵاتانی جیهان باز لەم با بڵین پرسە گرنگانە بکات کە ئەم پرسە هەڵبەت بابەتێکی دیکە کە باسی لێوە دەکات سەبارەت بە ئەو گرژ و ئاوەزیانی کە لە وڵاتانی دراوسەیدا هەبوو زۆر جار کاریگەری ڕاستەخۆی دەکردە سەر عێراق یەکێک لەو پرسە گرنگانە ئەوە دەبێت کە کاریگەری ئەو جەنگانی نێوان وڵاتان هەیە کار نەکاتە سەر پرسی ئابووری و دارایی و وها تەنانەت ئیقلیمی و سیاسی نێوان هەیەک لە تورکیا و وڵاتانی دراوسێ و تەنانەت کار نەکاتە سەر پرسی عراق کە بشکێتەوە بەسەر وڵاتی عراقدا بۆیە سەبارەت بە پرس و هەروەها ئەو ئەجێندا گرنگەی کە ئێستا لە کۆبوونەوەکاندا علی زەیدی سەرۆکوەزیرانی عراق باسی لێوە دەکات و کۆبوونەوەی لەسەر دەکات لەگەڵ بەرپرسانی باڵا و هەروەها سەرۆکی ئەو وڵاتانە پرسی زۆر گرنگن کە ڕاستەخۆ پەیوەندی بە ئابووری و دارایی و هەروەها ئەمن و ئاسایشی عراق و هەریەک وڵە وڵاتانە هەیە هەر بۆیە ئێستا ئەم سەردانانە یەک لە دوای یەک دێت کە وەک ئاماژەم پێدا سەرەتا بۆ واشنتۆن و دواتر تاران و ئێستاش تورکیا و دواتر سعودی دێت بە دوایدا هەرێک لەم پرسانە لەگەڵ بەرپرسانی باڵای ئەو وڵاتانە تاوتوێ دەکات و دواتریش هەندێک ڕێککەوتنامە هەیە کە واژۆیان دەکات دوا بە دوای ئەمانە ڕاگەندراوی خۆیان دەبێت سەبارەت بەوەی کەوا کۆبوونەوەکانیان بە تێر و تەسەری لەسەر چی بوو و ڕای دەگەێنن ئەمە کۆی هەبوو زانیارەکان بوو من دەگەڕمە لایەوە باشه gelekî spas dikin bihar te gelek agahî parvekirin berfrehî jî nîrxand ev serdan ji bo beşdariya we jî em spas dikin quwet beş were